ژمارەیە کە پیڤۆی هاتیە تومارکردن جێ دەستخۆشیە ئەس vê mijarê gel barê مقدم سەرکەوت کارش پێدارێ گشتی بەرگریە شارستانیە هەرێما کوردستان ez بەحث بکەم جەنابێ مقدمی تو gelە gelە بخێر زۆر سپاس gelە خۆشحاڵین زۆر سپاس دەستێتات خۆش بن زۆر وەرەکێ سپاس مازن هاتیەکردن زۆر ئەنە سپاس. ڕێکورد هاتیە تومارکردن بەڵێ چاوە ئەف ڕێکوردە هاتە تومارکردن سەدەمی سەرەکەت چ بیە کارێکی وسا پلەس و زیکا ئاگر بەربوون بێنە کۆنتڕۆلکردن بەڵێ خۆی لە سەرەتای دروستبوونی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ بە سوپاسەوە خودی جەنابی وەزیری ناوەخۆ کاری لە پێشینەوە ئەوەلیەتی بەرگری شارستانی لە هەموو فەرمانگە خزمەت گوزاریەکان بوو لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی ئێجگار زۆر ئۆتۆمۆبیلی دابین کردووە لە هەموو سێکتەرەکانی بەرگری شارستانی ئۆتۆمبیلی ڕزگارکردن ئۆتۆمبیلی ڕزگارکردن لە ئاوتیمەکانی غەواز ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە و هەروها ئۆتۆمۆبیلی پێیژە هەموو ئەوانەی کە پێشتر ئێمە کە مکوڕیمان لە ئۆتۆمبیلەکان هەبوو یاخود مۆدیلەکانیان کۆن ببوو ئەمانە هەموو نوێ کرانەوە زیاتر منوکە چ کێماسیەکت بابەتێ یەن دەستپێکێ چ تڕۆمبیل بنیۆژی حتا کەلوپەلێ دی بنینە ئەو ئۆتۆمۆبیلانێک کە ئێستا ئێمە بەشێک هەیتمان لە ماوەکانی پێشووتر لە بەرگری شارستانی نەبوو من نمونە بۆ بەڕێزت باسکەم ئۆتۆمۆبیلی ڕزگارکردن ئێمە پێشتر هیچ ئۆتۆمبیلێکی ڕزگارکردنمان نەبوو بە سوپاسەوە 8 ئۆتۆمۆبیلی مۆدێرن دابین کرا لایەن وەزارەتی ناوەخۆ کە خۆی ئۆتۆمبیلەکە تەنها کاری ڕزگارکردنە کاری کوژاندنەوەی ئاگر نییە هەموو ئەو کەلوپەلانێک کە پێویستە کاتێک کە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە باڵەخانەیە ڕوودەدا ئەو ئامێر و کەلوپەلانێک کە پێویستە بە زووترین کات ئەو کەسانەی کە لە شوێنەکەن ڕزگار بکرێن بەر لە تیمەکانی بێلە ئاگر ڤەمڕاندنی ئەو تڕۆمبیلات گەل بەڵێ بێگومان بەشی پشتەوەی ئۆتۆمبیلی ڕزگارکردن هایدرۆلیک و سیستەمی جەگە کرێنە ئەمە ئەگەر لە شوێنێکدا ئۆتۆمبیلێک تووشی پێکدادانی ئۆتۆمۆبیل دەبێنان ڕووداوی ئۆتۆمۆبیلە یاخود ئامێری و کەلوپەلی قورسە بربەستە لە شوێنی ئاگرکەوتنەوەکان ئەمە هەرخۆی ئۆتۆمبیلە کار دەکات بربەستەکان لا دەبات و شوێنەکە ڕێیەکان خۆش دەکات بۆی تیمەکانی ئاگرکوژێنەوە کارەکانی خۆیان ئەنجام بدەن جگە لەمە ئۆتۆمۆبیلی پاراستنی ئاو تیمەکانی غەواس کە یەکەم جارە سەر ئاستی هەرێمی کوردستان ئەم جۆرە ئۆتۆمۆبیلاتە دابین بکرێت دابەشمان کردووە لەسەر هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی لە هەر چوار پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بە شێوەیەکی گشتی باشە مادام جەناب مقدمی ئەس سەرڤێ داتای پرۆستم ئەوەنە کەم بەحث کردی چ تشتێکی خەلەتی دابیت و ڕۆزڤەکی چونکی بەحسا خەندقینەوە بکرین خەندقین یا تەنگە نەفەسی لە کاتی ئاگر بەربوونەوە ئەوانەی کە باسم کردیان ئەوانە بوون کە ڕزگار کراونیان بریندار بووینە لە کاتی بویاری ناو ئاو نەک ئاگرکەوتنەوە بەڵێ ئەم ئامارێکە بەڕێزت باسی کرد ئەمە تایبەت بوو بە ئاماری تەنها بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەولێرێ بەڵێ ئەمە ئامار و داتای بەرگری شارستانی هەولێر بوو بەڵام ئێمە لە کۆی پرۆسسی هەرێمی کوردستان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی لە هەرێمی کوردستان تا ئەو کاتی من لەگەڵ بەڕێزت قسە دەکەم 5790 ڕوودا و لەسەر تاسەری هەرێمی کوردستان ڕوویداوە 5790 ڕوودا و جۆرا جۆر بە هەموو ڕووداوەکانەوە بە ئاگرکەوتنەوە بە دارمان بەڵێ بە هەموو تا ئێستا ئەو کاتە 46 کەس لەسەر تاسەری هەرێمی کوردستان خنکاون هەیڤت دەربۆز بووین بەڵێ 46 هاوڵاتی خنکاون لەسەر تاسەری هەرێمی کوردستان خەندقین بەڵێ و زۆرترین ڕێژەشی لە سنووری پارێزگای هەولێرە کە 14 کەس تەنها لە سنووری پارێزگای هەولێر خنکاوە ئەمە ئاماری گشتی هەرێمی کوردستانە بەڵێ بەڕێژەیەشی زۆر لەگەڵ ساڵانی ڕابردوو ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی سەر ئاستی هەرێمی کوردستان بەراوردمان کردووە ئامارە و داتاکانمان بەراورد کردووە ئەم ساڵ ڕێژەکە بە ڕێژەیەکی زۆر دەتوانین بڵێم بە ڕێژەی لە سەداسی ڕووداوەکان کەمتر بووە جگە لە ڕووداوی ڕووداوەکان هەموو جۆرە ڕووداوێک بە تایبەتی ڕووداوی ئاگرکەوتنەوە پێشتر زۆربەی ئەو ڕووداوانەی کە دەکەوتنەوە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان زیاتر ڕووداوی کارەبایی و شۆرتی کارەبایی بوون ئەمە تازەش باسم کرد پێشتری ژوابزانام ئێوەش ئێمەژتان پێکردبوو کە پرۆژەی ڕۆناچی کاریگەریەکی باشی هەبووە شۆرتی کارەبا دروست نەبێ وەکو ساڵانی پێشتر وە بەڵێ بێگومان کاریگەریەکی ئێجگار زۆری هەیە پێشتر خۆتان دەزانن هەمومان لە ماڵەکەی خۆمان چەندین جۆر کارەبامان نەبوو کارەبای نیشتیمانی بوو کاریبای مۆلیدەی گەڕک بوو جگەلەوە کارەبای مۆلیدەی خۆشمان هەبووان لە ماڵەوە
ئەمانە زیاتر وای دەکرد کە کارەبا زۆر جار بەرزی و نزمی و ڤۆلتەی بەرزی و نزمی ڕووبدا شۆرتێکی کارەبای ڕوودەدا و ئاگرکەوتنەوە دەکەوتەوە بەڵام ئێستا کە کارەبا بۆتە 24 کاتژمێری ئەم کارەبای بە بەردەوامی هەیە ئەو ئامێرانەی کە لە ماڵەوە بەکاری دێنین چ ئامێری گەرمکەرەوە چ ئامێری ساردکەرەوە هەموو ئەو کەلوپەرانی کە بە کارەبا ئیش دەکەن ئەو لۆدەیان لەسەر نییەوەکو پێشتر ئەوەندە کارەبا نیشتیمانی ببڕێت ببێتە مۆلی دەی گەڕەگیان ببێت ئەمە کاریگەری لەسەر ئەو ئامێرە هەیە کەمتر شۆرت ڕوودەداتن و گەرمبوونی ئەم ئامێرانە کەمتر ڕوودەدا ئەمەش دەکات بێتە هۆکاری ئەوەی کە ئاگرکەوتنەوە زۆر کەمتر ببێتەوە جێ دەستخوشیە وڵاتان گەلە جارە ڕێکێکی دەبینی یا خالیە بەڵێ تایبەتیژی بوو دەمێت پێتڤە یعنی ئەمبۆلانسن هەوارچوونە یەن ئاگرڤان برۆندنێنە پولیسن یەکسەر توێ ڕێکەوە حتى چرا دهی کار سرویه کت کنن هرما کردستانی تایبەتیژی هەولێری کارێکی وسابێتەکردن یعنی گەلە جارە قەرەباڵغی چێت بتە ئاستانگیە کازێدە بوو تیمە بەڵێ خۆتان دەزانن پێشتر بەڕاستی گرفتێکی زۆر سەرەکی درەنگکەوتنی تیمەکانی فریاگوزاری نەک ئێمە وەکو بەرگری شارستانی تیمەکانی تەندروستی تیمەکانی پۆلیس تیمەکانی ئاسایش کاتێک کە ڕووداوێک ڕوویدەدا لەبەر قەرەباڵغی و جەنجاری شەقامەکان ئۆتۆمبیلەکان دوا دەکەوتن بەڵام من ئێستا لێرەوە بە خۆشحاڵیەوە سوپاسی هەموو ئەو برا شوفێرانە دەکەم ئێستا ئەمە بە ڕێژەی لە سەدانەوەت گۆڕانکاری بەسەرداهاتوە کاتێک کە تیمەکانی ئێمە فیکەی ئاگدارکەرەوە لە ئۆتۆمبیلیمە زەنجی ئاگدارکەرەوە لێ دەدە بۆ سەر ڕووداوێک دەچێت و هەمووشمان بە ڕێکۆرتێ و لە دەستگاکانی ڕاگەیاندنیش بڵاوکراتەوە شوفێر خۆی ڕێگا دەکەم بەڵێ ئێستا بە ڕێژەی لە سەدانەوەت دەتوانین بڵێن بە ڕێژەی لە سەدانەوە 25 براشوفێران هاوکاری هەموو ئۆتۆمبیلەکانی فریاکەوتنن چ بەرگری شارستانی چ تەندروستی چ پۆلیس ئەمە جێگای دەستخۆشیە بەڕاستی هیوادارم ببێتە ڕێژەی لە سەداسەد بۆەوەی کاتێککە زەنجی ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن لێ دەدرێت ئەو براشوفێرە خۆی بچێتە لایەک و ڕێگای ئۆتۆمبیلە چونکە ئەو ئۆتۆمبیلە لەو کاتە ئەو زەنگە لێ دەدا کە هاوڵاتیەک پێویستی بە یارمەتیە تۆ ئەگەر ڕێگات لەو ئۆتۆمۆبیل لەگێت بێگومان ڕووداوەکە گەورەتر دەبێت لەوانەیە خەڵکێکی تێدابی بە چەند خولەشێک پێویستی بە هاوکاری بێ ئێمە درەنگ بکەوین و گیان لە دەست بدە بۆیە لێرەوە دەمەوێت لە ڕێ ئێوە کە براشوفێرەکان گیان لە ئێمەیە ئەم هاوکاری بگاتە ڕێژەی لە سەداسەد زەنجی ئاگدار کردوێ ئەو ئۆتۆمبیلانە دێت لایەکی ڕێگاکە بگرێت و ڕێگاکە چۆل بکات باشە بابەتی هەبوونەوە بنگەهێن ئاگرڤامراندنێت گەل تڕۆمبیل و تیمێن وانان و کە چ ئاستێکی دا هەرێما کوردستانی و ئەگەر بەحسە هەولێرێژی بکەم چ نافچەیەکێن و کە بۆشایی هەیە پێتوی پندەیە بنگەهێن ئاگرڤامراندنێ بێنە دانان تیم بێنە زێدەکردن لە پارێزگای هەولێر دەتوانم بڵێم یعنی بە تەواوی لە ژێر کۆنتترۆلە بنکەکان لە زۆربەی گەڕەکەکان هەیە بەڵام ئێمە بوو ئەوەی ئەم بۆشاییە پڕ بکەینەوە کاتێک کە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕوودەدا ئێمە هەردەم دوو تیم ینی دوو بنکە دەنێرین کامە بنکە لەو شوێنە نزیکە ئەو ئۆتۆمبیلە دەردەچیت و ئۆتۆمبیلی دووەم وەکو هاوکاری لە بنکەکەی تر دێتن لە یەکدا دوو تیم دەردەچن لە دوو شوێنی جیاواز بەڵێ لە دوو شوێنی جیاواز بۆ ئەوەی کامیان زووتر بگاتە شوێنەکە بتوانێت کۆنتترۆلی ڕووداوەکە بکات ئەمە ئەو بۆ شایەمان بەم شێوە پڕ کردوتەوە وەرەسەر ئاستی هەرێمی کوردستان بە ڕێژەیەشی زۆر ناڵم بێکەم و کوڕین لە ڕووی بنکەوە باز دەکەم بنکەوە پێویستیمان بە بنکەیە من بە نمونە باسکەن لە ئێرسەر لە پارێزگای هەولێر پێویستمان بە بنکەیە لە گەڕەکی هەولێری نوێ خۆتان دەزانن گەشە سەدنەکە زۆر خێرە بۆیە ئێستا ئەمە دەبی بیر بکە لەوەش بکەینەوە لەسەر ئەم ئاستە بڕۆین هەرچەند شار گەشە بکە گەورە بێت دەبیت تیمە خزمەت گوزاریەکانیش لەگەڵ وی گەشە بکات و گەورە بکرێت و گرنگجی پێ بدرێت تۆ پرۆژەیەکی نیشتە جێبوون دەکرێتەوە لە دەرەوەی شاری هەولێر زیاتر لە 2000 خێزان لەناو ئەم پرۆژە نیشتە جێبوونە ستونیانە کە لە ناو شوقە و باڵەخانەکانە دەژین پێویستی بە بنکەچی بەرگری شارستانی هەیە پێویستی بە بنکەچی تەندروستی هەیە پێویستی بە بنکەی پۆلیسیە چەند شار ئاسۆیی گەشە بکە تیمە خزمەت گوزاریەکانیش بە هەمان شێوە دەبێت گەشە بکەن و ڕۆژ بۆ ڕۆژێ بەرفرەتر لێتێت کارێک زیتر بێتەکردن یان بۆ کووە گشتی ئەگەران بێژین هەولێرە نوکە بەڵێ تقریبا ئۆمارە کوەکریە چەند بنگە پێتوینە گەل ئەو هەولێرە نیەوەوە بەحسکردی ئەسا لە ناو سنتەری شاری هەولێر نۆ بنکەی بەرگری شارستانیمان هەیە دابش کراون بە پێی سنوور و جوگرافی گەڕەکەکان و دوو بنکەی ڕزگارکردنیشمان هەیە کە یەکیان لە بنکەی بەرگری شارستانی ئازادیە لە ڕۆژئاوە ئەویتر لە بنکەی بەرگری شارستانی
عنکاوەیە لە ڕۆژهڵات ئەمە بۆ ئەم دوو بنکەمان بەم شێوە داناوە لە سنووری پارێزگای هەولێر بۆ ئەوەی ئەگەر لەم سنوورەی شێستی لە ڕۆژ ئاوە ڕوو بدە ئەو تیمە بە زووترین کات بگاتە ئەم شوێنە و ئەگەر لە ڕۆژهڵاتەوە ڕوو بدە تا سنووری 6 مەتری بتوانێت ئەو تیمە کۆنتترۆلی بکات هاوکاری ئەو بنکانە بکات کە لەم سنوورە نەهەنا ئەمانە هەمووی دراست کراوە هەموو لە ژێر کۆنتترۆلدا بەڵام پێویستی بە بنکەی زیاتری شەیە بە نمونە باس بکەن لە سنووری پارێزگای سلێمانی لە سنووری پارێزگای هەڵەبجا لە ئیدارە سەر بەخۆکان و زۆر شوێن هەیە کە بەشی نوێمان کردوەوە من لە ئیدارە سەر بەخۆ سۆران بۆت باز بکەم ستا بەشی بەرگری شارستانی قەزای مێرگە سۆر کراوەتەوە ئەمانە هەمووی فراوان دەبێت لەگەڵ گەشەکردن و گەورەبوونی ئەم شوێنانە گەلە گەلک سوپاس سپاس بۆ ئێوەش. سەرکەوتکارش پەشداری گشتی بەرگری شارستانی هەرێما کوردستانی تو گەلمەدەبی خۆشحاڵ بین گەلە زۆر سپاس هەر بژ. زۆر سپاس